ئەچینە لای بڕگەیە کە هاوکارمان سۆنیا جەلیل زەنگەنەبووی ئامادە کردوین دوێنێ لە شاری سلێمانی کۆنسرتێک کرا کە ئەویش کۆنسرتی ئۆرکێسترای گەنجانینەوە بوو بە بەشداریکردنی زیاد لە 65 ژەنیار و چەندین ئاوازی کوردی چەندین گۆرانی کوردی چەندین ئاوازی جیهانی لە نێو کۆنسرتەکەیە بۆ ئێوە پێشکەش بە ئێوە کرا و کەسایەتی زۆر بەتەواتی هۆڵەکە پڕ بوو بۆ هاوکارانیشمان لەوێ ئامادەیان هەبوو چونکە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەم کۆنسرتە بەڕێوە چوو بینەری بڕگەکە بین با بزانین سۆنیا چی بۆ ئامادە کردوین. میوزیک و گۆرانی لە هەر کات و سەردەمێکدا بێت بەوە ناسراوە کە خۆراکی ڕۆح و مشکی مرۆڤە. هەر بۆیە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئۆرکسترای گەنجانینەوە کۆنسرتێکی گەورەیان لە شاری سلێمانی ساز کرد کە لێرە زیاتر لە 60 ژەنیار و هونەرمەند بەشداری ئەو کۆنسرتیان کردبوو. ئێمە ئەمڕۆ چەند ژەنیارێک و ئەندامێکی ئەم گروپە جوانە دەدوێنین تاوەکو بزانین ئەو بەرهەمانەی کە پێشکەشیان کردووە چین و هەروەها چه هەستێکیان هەیە کە چالاکیەکی گەورەی لەم شێوەیە لەسەر ئاستێکی باڵا پێشکەشەکرێت و تا چەند ئامادەبووان کۆنسرتەکە و بەرهەمەکانی کۆنسرتەکە بەلایەنەوە تایبەت بۆ هەر بۆیە لەم بڕگەی کورسات مەگەزیندا لەگەڵمانابن. Чома, пам'ятаєш, каші та дози. ئێمە ئێستا لەگەڵ یەکێک لەو ژەنیارانین کە بەشداری کردبوو لە کۆنسرتی ئۆرکسترای گەنجانینەوە بە ئامێری چەلۆ ئەویش شڤان عەبدوڵڵا جەمال سەگرمەیە. ئێمە دەچینە لای کاک شڤان و بزانین ئەو چه هەستێکی هەیە کە بەشداری کرد لەم کۆنسرتە. کاک شڤان سڵاو لێبێ چۆنی؟ سڵاو لێبێ سۆنیا خانگیانە حاڵە چۆنە؟ پێم بڵێ چه هەستێکە بوو کاتێک ئامادەبووان گویان لە ئاوازە جوان و گۆرانی تایبەتەکانی ئێوە گرت؟ هەستێکی زۆر خۆش بوو سپاس بۆخوا کە فیدباکێکی زۆر باشمان وەرگرتەوە. بەڕای من لە ساڵ 99 خەڵکەکە پێیان خۆش بوو ئەوانی کە هاتبوون دڵنیاشم ئەوانی کە نەهاتبوون پەشیمان بوونەوە. ئەم جۆرە چالاکیانە لەگەڵ ئەم جۆرە کۆنسرتانە بەتایبەت لەلایەن گەنجانی بەهرەمەندی وەکو جەنابتان و کەسانی دیکەوە تا چەند گرنگە بۆ شاری سلێمانی و بنمونەش بۆ هەموو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان. لە ڕووی هونەریەوە ئاستێکی زۆر ئاساییە زۆر پەسەندە بەڵام لە ڕووی پەیوەندی دروستکردنەوە زۆر گرنگە چونکە زۆربەی گەنجەکان یەکەم جارە لەم جۆرە ئیشاکەن و چەندین گەنج هەیە لە پەیمانگا و لە زانکۆ هاتوون و هەندێکیشیان لە دەرەوەی شاری سلێمانی هاتوون لێرە کارەکەن. دەرفەتێکی زۆر باشە کە سبێنێ دوو سپەی پێکەوە یەکتری بدۆستنەوە و کاری جوانتر و باشتر بکەن. دڵنیایەوە زۆر گرنگە بەڵام ئەوەی جیاوازە لەم کۆنسرتەیە یەکێک لەو پارچە میوزیکانەی کە پێشکەشەکرێت پارچەیەکە کە تۆ وەکو شڤانی میوزیسیان و بەهرەمەند خۆت ئامادە و کردو بەسێکی ئەو تایبەتمەندیەمان بۆ بکە. زۆر سپاس پارچێکم نووسیوە تایبەتە بە وەلید عاسی ژەنیاری فروت و کۆندەکتەری گروپینەوە بە تایبەت بۆ ئەم کۆنسرتەم نووسی سۆڵۆیەکی تایە تایبەتە بە خۆم. کاری من وەکو شڤان سەگرمە زیاتر نووسینە پێم خۆشە بشت بنووسم بەڵام لە هەمان کاتە چەند ئامێرێکە زانم لەم کۆنسرتەیە بە چەلۆ بەشداریم کردووە لە کۆنسرتی پێشتر کە من بەشداریم کردو لەگەڵنەوە لەسەر بەیز گیتار بوو و پێشم خۆشە دواتر لەسەر ئامێری تار بژەنم. ماشەڵڵا ئەو هەموو بەهرەیە لە کەسێکا کۆبۆتەوە بێگومان چیتێتەوە سەر باوکی بەڕێستان دکتۆر عەبدوڵڵا جەمال. زۆر سپاس ئەوە هەمووی پاڵپشتی باوکم بووە کە دایکێکی باشم هەیە باوکێکی باشم هەیە قەت قسەی منیان نەشکاندووە هەمیشە دڵی منیان ڕاگرتووە و وام لێکەن بەرەو پێشچوون بڕۆم.
سڵاو لەبە پێم بڵێ هەستی تۆ چۆنە کە ئەمڕۆ کارێکی ناوازە و جیاواز لە ئۆرکسترینەوە پێشکەشەکەن. سڵاو لە تۆش سەرەتا بەخێر بن. هەستێکی تەبعاً زۆر خۆشە نەک تەنها بۆ من بۆ هەموو ئەندامانی ئۆرکێستراکە لەبەرەوەی کارەکان لە زۆر هەمە ڕەنگن لە هەموو پارچەکانی کوردستان کاری تایە، کاری ڕۆژئاوایی تایە، جیهانی تایە، هەروەها ژانیارەکان لە چەند پارچەیەکی کوردستانەوە بەشدارن. من خۆم لە ڕۆژهەڵاتەوە خەڵکی ڕۆژهەڵاتم لەوێەوە بەشدارم. بۆیە دڵخۆشێکی زۆر هەیە کە لەم ئۆرکێسترایە هەمومان نێرە کۆبووینەتەوە پێشکەشکردنی هونەری خۆمان پیشانی خەڵکین، هەروەها کللتورمان، مێژوومان و ئاستی هونەریمان. ئەو گۆرانیانە ماوەی زیاتر لە مانگێکە ئێوە سەرقاڵی پرۆڤەکردنن تا چەند ئەستەم بوو بۆ تۆ بتوانی لە هەموو ڕاهێنانەکان بەشدار بێگومان ماندووبوونێکی زۆری ئەوێت و گۆرانیەکان تا چەند توانی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو ستایلانەیە. لە ڕاستیە زۆرینەی ئەندامی ئۆرکێستراکە خوێندکارن و نەک تەنها بۆ من بۆ هەموومان قورس بوو ئامادەبوونی هەموو تەمرینێ، بەڵام هەمووی زۆر بە دڵگەرمیەوە هەمیشە هەوڵیاوە لە کاتی خۆیان بەشدار بێت و بەشدار بووین ئی تەمرینەکان. هەروەها وەکو خۆگونجاندنیش لەبەرەوەی کەشی ئۆرکێستراکە زۆر خۆش بوو، ئەرەنجەکان زۆر جوان کرابەوە، بەڕاستی مامۆستاوەلی زۆر جوان ئەرەنجەکانی کردبووەوە، ئاسان گونجاین زۆر بە ئاسانی دەمج بووین بە یەکەوە. بۆیە ئەوە ژوای کرد جەوێکی زۆر هاوڕێیانە و هونەری دروست بێ لە بینی هەمومانە. ئەو گۆرانیانی کە پێشکەشێکن کامیان زۆر بەلای تۆ زۆر تایبەت بوو، بە تایبەت کە تۆ لە بەشی کۆڕاڵ بەشداری؟ بەڵێ بەلای منەوە کارێکە ناوی شالاخۆیە کە کاک بەڵێن مەقامی زۆر تایبەتی تیا ئەڵێ و ئێمەش کۆڕاڵ لەگەڵ یا بەشدارین لە هەنێ پارتە، بۆیە ئەو کارە زۆر جیاواز بوو و زۆریش بەلای منەوە جوان بوو، هەروەها کۆتا کاریشمان زۆر جیاوازە. ئەگەر بێت و جارێکی دیکە چالاکیکی لەم شێوەیە بۆ گەنجانی وەکوێ بڕەخسێتەوە تا چەند دەتوانی هاوکاربی لەوەی بەردەوامبی لەم جۆرە چالاکیانە؟ بێگومان ئەو هەلانە بڕەخسێتەوە مای دڵخۆشیە بۆ ئێمە، هەمومان بە دڵخۆشیەوە ئامادە ئەبین، هەرچەند ئەوەی کە ئەوانەی کە خوێندکاریش نین هەمووی لە کەرتی تایبەتی ئیشەکەین لە ئێستاە، بەڵام هەموو جارێ خۆمان گونجاندۆ لەگەڵ ڕاهێنانەکان لەبەرەوەی هیچ شتێ لەوە خۆشتر نییە هونەر پێشکەشکین. دەستگای میدیای کورسات کە سەپۆرتمان بووە لە سەرەتاوە تاوەکو تەواوبوونی بەرهەمەکان و بەڕاستی هەمومان ماندووبوونێکی باشمان هەبووە لەم کارەیە، نزیکی مانگێکە و زیاتریش خەریکین، ڕۆژانە بە بەردەوامی پرۆڤەمان کردو لەسەر بەرهەمەکان و هەمووان هیلاک بووین. سپاسی هەموو لایەکەکەم بە تایبەتی مامۆستاوەلی ئەرکێکی زۆریان پێوە ئەکێشێ. بەڕاستی ئەو بەرهەمانی هەڵبژێردرا بوون، ئەو بەرهەمانە بوون کە دەست لێنەدراو بوون و هەمووشی بەرهەمی زۆر تایبەت و قورس بوو، بەڵام کاتێک ئەو هەموو گەنجە بۆ هەموو ڕۆحە پرۆزەیەوە هەوڵەیەن هیچ شتێک ئەستەم نییە و دووبارەش سپاس بۆ مامۆستاوەلیت کە هەمومانی هێناوەتە سەر ئەو ڕێچکەی ئەو ڕۆحەمانتیا بە باشتر پەروەردە بکات. دەمێ بڵێم من هەستێکی زۆر توان بڵێم گەورەم هەیە کە ئەمڕۆ لە دوای ئەم کێشە و ململانیانی کە لەم ڕۆژهەڵاتی ناڕاست و ئەو ناچانیا کە هەیە دووبارە ژیان دەست پێکاتەوە لە لێن گەنجە. گەنج کۆڵەکەی پشتە، کۆڵەکەی پشتی هەمووانە، بۆیە دەتوانین لە ڕێی گەنجەوە برەو بۆ توانانە ببین، برەو بۆ هەست و خولیا خۆشەویستانە بین، دووبانە ژیان دەست پێ بکەینەوە. بێگومان ژیانکردن لە کۆمەڵە کار و لە هونەرەوە بەشی کە توانین بڵین لە هونەرەوە بەتابەت موزیک
ڕەچاو ئەکەین و پێشکەشی ئەەکەینەوە دووبارە هەم دیست. هەستێکەیە کە ئەمڕۆ براکات لەسەر ئەم ستەیجە جوانە چەندین گۆرانی پێشکەشەکە. زۆر سپاس سۆنیا جان، سپاس بۆ کورسات کە ماڵێکە بۆ هەمووان هەمیشە، سپاس بۆ کە دەستگیرۆی ئەم کۆمەڵە گەنجە جوانەتان کردووە لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری، سەپۆرتان کردەوە بۆی کۆنسەرتێکی لەم شێوە جوان بەرهەم بێنن. من ئەڵێم جوان یعنی متمانم بە توانەکانی ئەم گەنجانەیە کە ئەمڕۆ شاکارمان پێشکەشەکان، چونکە موزیکی کوردی هەمیشە دەوڵەمەنە هەم بە گۆرانی و بە موزیک. من ڕەنگە تۆزێ زوو قەرارم دابێ بۆی کە بەڵام باوەڕم بە توانایەنە پێشتر کۆنسەرتیانم بینیوە. ئەمڕۆ من لە کەرکووکەوە هاتووم، بەڵێنی برام لێرە یەکێکە لە دەنگبێژەکان بە خۆشحاڵیەوە هاتووم ئەم پشتیوانی ئەو بکەم لەگەڵ خانەوادەکەم و لەگەڵ کۆی ئەو گەنجانەی کە ئەمڕۆ کۆمەڵێ بەرهەمی جوانمان پێشکەشەکەن، پێمان ئەڵێن کە میوزیک و گۆرانی کوردی هەمیشە بەو نەمری و بەو جوانی ئەمێنێتەوە و ئەم گروپە گەنجش گروپی نەوە ئینسامبڵ کارەکەن بۆی کە میوزیکی بێگانە نێت ناو بەرهەمە کوردیەکانەوە. بۆی من دەستخۆشییان لێ دەکەم، ومێد دەکەم کەمە سێم کۆنسرت و کۆتا کۆنسرتیان نەبێت، هەمیشە وەکو بینەر وەکو گوێگرێک پشتیوانیانە بین. سوپاس بۆیش کە هەمیشە دەستگوریەوەی ئەم کارە جوانانە بکەن لە پایتەختی ڕۆشنبیری و لە شارەکانی. خۆشم هەیە ئیشەڵا سەرکەوتە بێ، شەڵا جۆمان لێ بێ بە گڕوتینەوە هاتوینەوە دڵخۆشی خۆم دەرەبڕم وەکو ئەوەی لە شاری کەرکۆ دەستخۆشی لە هەموو ئەو گەنجاناکەمکەوە ئەم کۆنسێتا بەنەڕێوە. سوپاسی کورساتی شەکەمکەوە میدیای کورسات هەمیشە دایمەن پێشەنگە بۆ هەواڵ و زانیاریەکان و بۆ هەموو ئەو ئاهەنگوینانەی کە ئەکرێ ئەوان پێشەنگن کەەوە ئاهانگەکان بگوازنەوە بۆ ناو خەڵکی. دەستخۆشیانە وەکو ئەوەش کە پاڵپشتی ئەوەشم کوڕەکەشم ئەمڕۆ بە لە کۆنسێرتەکە بەشدارە بەڵێن دەوەش دڵخۆشم.